بێگومان سەردانی سەرۆکۆزیرانی ئیتالیا بۆ هەرمی کوردستان سەردانێکی گرنگ دەبێت بۆ پێیکە ئیتالیا پێگێکی بەهێزی لە نێو وڵاتانی ئەوروپا هەروها کۆمەڵی جیحوت و ڕێکخراوی باکووری ئەتڵەسی ناتۆ لە چوارچێوە هاوپەیمانەتی نێودەوڵەتی دژی داعش هەیە. من زیاتر قسە دەکەم سەبارەت بە بەهێزبوونیەوە پەیوەندیانە و ڕۆڵی دیپلۆماسی و بەهێزی هەرێمی کوردستان بۆ پتەوکردنی پێگەی هەرێمی کوردستان لە نێو وڵاتانەدا بە تایبەتی ئیتالیا. بەڕێز دکتۆر محەممەد حسان شرۆڤەکاری سیاسی لە لەندەنەوە لەگەڵم دەبێت. دکتۆر محەممەد ئەم کاتت باش دوایەوەی کە لە ئەفغانستان ڕوویدا نیگەرانیە کە بوو لە لای عراق و هەرمی کوردستانیشەوە بە تایبەتی کایتر هاوپەیمانەتی ناتۆ و هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش هێزەکانیان لە عراق و هەرمی کوردستان کەم بکەنەوە، بەڵام ئەمە ڕووی نەدا. پێتان وایە هەرێمی کوردستان و عراق چەندە بۆ ئیتالیا گرنگە وەکو ئەنجامێکی بەهێزی و هاوپەیمانەتیە؟ بێشەکی زۆر سوپاس. ڕاستی زیارەتێکی زۆر گرنگە. ئیتالیا وڵاتێکی گرنگە، ئەندامێکی گرنگی ناتۆیە، یەکێکی لە اقتصادیەکانە. حجمی تەبادلی تجاری لەگەڵ عێراق تقریبا 6 ملیارد دلار ساڵانە. ئەمە شتێکی گرنگە و ئەو بوو چوونەی کە ئەحداسەکانی ئەفغانستان کە ئەو کاتە هەمومان دەگوت شتێکی هەڵە بوو لە لای ئەمریکا و ناتۆەوە. شەڕی ئوکرانیا ئیسباتی کردیان و ئەمە هەڵەیەکی زۆر گەورە بوو کردی لە بە فەراغێکی دروستکرا سەحبی جەیش بۆ ئەو کە لە ئەفغانستانەوە هاتە ڕۆمانیا دوور نەبێ بچێتە ئوکرانیا. ئەمە بوو یەکێک لە سەبەکانی شەڕی ئوکرانیای ئەمڕۆ. من ئەڵێم زیارەتی شخصیاتی و ڕئیس وزارەتی هەنگاری ڕئیس وزەرای ئیتالیا ئەم شخصیاتانە بەم کاتی ساڵ شتێکی گرنگە. مانای ئەوەیە کوردستان لە خەریتەی سیاسی لە وڵاتانە چەنگێکی خۆی هەیە، لە خەریتەی تاقا چەنگێکی خۆی هەیە، تازیان هەیە، نەجاحەتێکی سەرکەوتنێکی زۆرە بۆ دیپلۆماسیەتی کوردی کە سەرکردەکانی هەرێمی کوردستان خۆی سەرپشتیاریەکات لەگەڵ مختەرەکانی هەرێمی کوردستان لە دەرەوە. من ئەڵێم زیارەتێکی موفقە لە تەوقیتی تەمامە. پێویستە ئێمە زیاتر ئەزانجی لێ بکەین، زیاتر ماڵی کورد ڕێک بخەین ببێتە سەبەبێکی ڕێکخستنی ماڵی کوردەوە لەم ناوچان. باڵە دکتۆر محەممەدم سەردانەی سەرۆکۆزیرانی ئیتالیا تەنیا کەمتر لە 2 مانگە لە دەست بەکاربوونی وەکو سەرۆکۆزیرانی ئیتالیا هاتۆتە هەرێمی کوردستان و عراق لە نزیکەوە هێزەکانیشی بەسەرکاتەوە. لەسەر جەم بوارە سیاسی و دیپلۆماتیەکانەوە بوونی ئەم لینکە بەهێزە لە نێوان هەرێمی کوردستان و ئیتالیا ئەتوانێت چی بۆ هەرێمی کوردستان بەرهەم بهێنێت؟ چه دەستکەوتێکی دەبێت؟ سیرکە خۆ ئیتالیا تاریخێکی زۆری هەیە لەگەڵ کوردستان. تاریخەکە ئەگەڕێتەوە بۆ شستەکان. ئەگەبەی سەیری سیاسیەکانی کورد پێکان ڕقەمیەک ئەوان لەگەڵ یەساری بەطەرەفی ئیتالی لەگەڵ هەموو جۆرە سیاسیەکان و نخبەی سیاسی لە 2001 ئیتالیا دەورێکی زۆر بارزی هەبوو لە تامکردنی ملەتی کوردەوە لە نۆفلای زۆنەوە، ئامنەوە، لە دەستلانەکانی کوردستان. حقیقت لە شەڕی داعشیش هەر عینی کرد. ئەمڕۆ زیارەت تەواجدی قواتی ئیتالیا هەولێر لە کوردستان بۆ شەڕکردنی دژی داعش و ئەنتیتۆریستی کە هەیە ئەمە شتێکی زۆر چاکە دەتوانێت قازانج لە خەبرات تالیبان لە ناحیە اقتصادەوە، لە ناحیەی زراعە بەتایبەت ناوتەوە. یان یەکێک لە وڵاتانی کە استیخراجی نەوت و غاز ئیتالیا لە قایمەی تۆپ لیستەکانە. کوردستان ئەتوانێت قازانج لێ بکات، هەروەها عێراقیش دەتوانێت قازانج لە خەبراتی ئیتالی بکات لەم بارەوە. بەڵێ ئەگەر ئێستا و ئەمڕۆ سەرۆکۆزیرانی ئیتالیایە بینین کە ترافیکی دیپلۆماسی بەردەوام لە هەرێمی کوردستان و لە هەولێر هەر بەردەوامە سەرکردە باڵاکانی جیهان کە دێن لە بەوێستکێکی گرنگ لە هەرێمی کوردستان دەڕوانن، ئایا هەرێمی کوردستان توانیوێتی پێگە و سەنگی خۆی لە نێو وڵاتانەدا بەهێز بکات کە بەم جۆرە لی دەڕوانن وەکو هاوپەیمانێکی سەرەکی و دۆستێکی هەمیشەیی؟ بێشک بڕوا بکە من ئەڵێم نەجاحەتێکی دیپلۆماسیەتی کوردی زۆرە. یعنی ئەگەر زۆر اقتصادیان نەبا ئەڵێم زۆربەی ئەو شاندانە نگلەکتی بەغان سەفەریان لە بەغانێک یەکەم کرد هاتنە بۆ کوردستان، بەڵام لەبەر عرف دیپلۆماسی و لەبەر ناوی عێراق مەجبورن یەکەم جار بەغان پاشان بێنە کوردستان. لەبەر چاوانە هەسەکە گەشتە کوردستان کاتر هەیە لە وڵاتر. ئەمە سەرکەوتنێکی جدی
حکوومەتی هەرێمی کوردستان تراکماتێکی تاریخی ئیشی بەڵێ. کردە ئەمڕۆ علاقاتەکان گەشتیان ئاستەوە. بەڵێ دکتۆر محەممەد جگە لە بواری سیاسی ئابووری و هەروەها بەرهێنان کە لینک لە نێوان هەرێمی کوردستان و ئیتالیا هەیە ئەم سەردانە هاوکاتە لەگەڵ سەری ساڵی نوێی زاینی بە بۆنەی ئەم ڕێککەوتەوە سەرۆکۆزیرانی ئیتالیا سەردانی هێزەکانیشیان دەکات پێکەوە ژیان لە هەرێمی کوردستان وە ڕوە جوانەی کە نیشانی دنیای دەرەوەی داوە چه وێستگەیەکی گرنگە بۆ هەرێمی کوردستان لەم کاتەدا. کوردستان پێ بڵێم بەڕاستی جێگای فەخر شانازیە لەم مەبدەوە کە پێکەوە ژیان لەسەر داواستێکی بەرزدایە خەڵک دەتوانێت پێکەوە ژیاوە ئەو شتانەی کە لە کوردستانی هەیە لە وڵاتە دەوروبەرەکەی خۆماندا قەت نییە. ئەمە جێگای فەخرە وڵاتە زرهێزەکان و وڵاتە ئەوروپیەکان بە تایبەت ئەوانەی کە قیەمی پێکەوە ژیانیان هەیە بە چاوێکی زۆر بەرسەی کوردستانەکەن و سەیری قیادەی کوردەکەنەوە لەبەر ئەمە نۆتویەکەوە ئەگەر کە فکرەی تەسامح و پێکەوە ژیان یەکێک لە مەبدا سەرەکانی بارزانی بوویتە کە زۆر کار لەسەر بناغە و ئەساس زۆر شتان بەڵام بەداخەوە تا ئێستا ئێمە کوردەکان ئەکادمیستی کورد نەمانتوانین هایلایتیان ئیشە ئەم مەبدا بکەین لە شتێکی جوان و بەڵێ. ئیتالیا یەکێک لە وڵاتانە بوو کە لە 2014 و لەگەڵ شەڕی داعش یەکەم وڵات بۆ هاوکاری گەیاندا هەرێمی کوردستان و یارمەتی هێزەکانی پێشمەرگەیدا. ئێستا کە مەترسیەکانی تیرۆر هەر بەردەوامە بە تایبەتی لە ناوچە کوردستانیەکان ئیتالیا دەتوانێت چه ڕۆڵێکی گرنگ بگێڕێت ئەم دەواازەیە ئەتوانێت پەیوەندیەکانی نێوانیان بەهێز کات بۆ هاوکاری زیاتر. سیر کە ئیتالیا یەکێک لە وڵاتانەیە لە ناتن لە ناحیەی تەسلیحەوە لە تۆپ وڵاتەکانە یعنی لە ناحیەی تەسلیحی ئەسکەری ئیتالیا یەکێکی لە وڵاتە بەرزەکانی جیهانە و لە شەڕی داعش ئیسپات کرا بیانەوە ئەو شتانەی ئەو سلااوچەکانی کە ئیتالیەکان بەکاردێنن دەورێکی زۆر زۆریان هەیە لە دوای حربی عالەمی تا شەڕی داعش هیچ پێرفۆمێکی تەواوی تەسلیحکردنی لە جیهان بە دوای شەڕی داعش عێراق تەرجمە نەکرا لەبەر ئەوە ئێمە زۆر لەم بابەتەوە ئیتالیا دەورێکی تەنسیقی تەواوی هەبێت و سەبەبی زیارەتەکەی لەم تەوقیتەم ئەڵێم ئێستا لەم فترە زیارەت زۆرتر ئەبینین دوور نییە لەلا کریسمس لە کوردستان بۆ شاهی و بۆ هایلایتی شارع و گڵۆپە مەبێت بەڵام بۆ لە ئەوروپا و لە کەلتوری مەسیحیەت ئەوەیە پێکەوە ساڵی دایکبوونی سەید مەسیحا بەخۆشتێکی زۆر قیەمێکی زۆر زۆر گەورەی هەیە لەیان ئەگەر ڕئیس وزەرا خۆی بێت لەگەڵ عەسکەرەکەی کە لەو کاتە مەفروزە عەسکەرەکانی ئیتالی لەناو ماڵەکانی خۆیان بن لەگەڵ عایلەکانی خۆیان بن نەک لە کوردستان بن لەگەڵ کوردەکان شەڕی دژیر هەبوویان و پاڵپشتێکی قایم بن بۆ کوردستان ئەمە نیشانەی داعمی ڕێسەتی حکوومەتە کە ئێمە لەگەڵ بەڵێ بەڕێز دکتۆر محەممەد ئیحسان شرۆڤەکاری سیاسی لە لەندەنەوە لەگەڵم بوو لە ڕێگەی سکایپ زۆر سپاس یەکەم بۆ چوونەکانی وە شرۆڤێن بابەتە کە لەگەڵمان بوو پەیوەندەکەی پچرا و دووبارە سپاس.